ئەمڕۆ چواری شوبات 20 ساڵ بەسەر دەستپێکی ڕاگەیاندنی پلاتفۆرمی فەیسبوک تێدەپەڕێت. ئێستا زۆرینەی خەڵک لەسەر ئاستی جیهان هەمویان ینی بە شێوەیەک لە شێوەکان بەشدارن لە تۆڕە کۆمەڵایەتیەکان پلاتفۆرمێکیان هەیە. جا فەیسبوک یەکێکە لە کۆنترینەکان وەکو تویتەری جاران و ئەکسی ئێستا و لە پاڵ ئەمانیش لە دوای ئەمانیش کۆمەڵێک پلاتفۆرمی دیکە زیاتر کران و ئێستا لە نێو کۆمەڵگا بڵاوە خەڵکێکی زۆر بەلایەنە ئەرێنیەکە سوودی لێ دەبینی واتە بۆ بەرژەوەندی خۆی بەکاری دێنی بۆ فێربوون بۆ بزنس هەموو ئەمانە بەشێکی دیکەش بەهۆی تێنەگەیشتنی لە بەکارهێنانی پلاتفۆرمەکانی سوۆسیال میدیا یاخود تۆڕە کۆمەڵایەتیەکان تووشی زیان و زەرەرێکی زۆر بووە، کێشەی کۆمەڵایەتی بۆ دروست بووە و هەتا هەندێک حاڵەتی نەخوازراوی زۆر گەورە تا حاڵەتی کوشتن و لە ناوبردنیش بەم هۆیانە دروست بووە. لەسەر ئەمە قسە دەکەین دوای 20 ساڵ فەیسبوک چی بە کۆمەڵگە بەخشیوە لەگەڵ بەڕێز شەماڵ سەباح ڕاوێژکاری تەکنەلۆژیای زانیاری قسە دەکەین کە ئەم بەیانیە میوانی ئێمەیە. مامۆستا شەماڵ بەیانیت باش خۆشحاڵین ئەم بەیانێ لەگەڵمانی و ئەو بابەتە بابەتێکی گرنگە 20 ساڵ تێدەپەڕێ بەسەر بڵاوبوونەوەی پلاتفۆرمی فەیسبوک. ئێستا هەمومان هەمانە لە منداڵێکی سەروی تەمەندە ساڵیەوە بگرێت تا دەگاتە بە تەمەنێکی نزیک 80 ساڵی و ئەمانە هەمویان بەشدارن لە پلاتفۆرمی فەیسبوک و بێگومان لەماوەی ئەم 20 ساڵە فەیسبوک بە قۆناغی جیاواز تێپەڕیوە. دەکرێت سەرەتا بە خێرایی باسێکمان بۆ ئەم 20 ساڵە بکەی بزانە فەیسبوک چی کردووە و قۆناغە جیاوازەکانی چی بوون. بێگومان سپاس خۆشحاڵم سڵاو لە بینێرانش. فەیسبوک لە ساڵی 2004 تەنها بۆ زانکۆی هارڤارد دروستکراوە. مارک زۆکەربێرگ لەگەڵ 5 کەسی ترە لە زانکۆیەکەدا بیرۆکەیەکیانە بوو کە هەموو قوتابیان پێکەوە کۆبکەنەوە و بتوانن پلاتفۆرمێک بێ بۆ کۆمەڵایەتی بێ بۆ زانکۆ و هەر ئەنی ئەو بابەتە ناکۆچێشی لەسرە سێ مامۆستا گوتبیان ئەوە فکرەی ئێمەیە ویستومانە بۆ کۆمیونیتیەک یاخود تۆڕێکی کۆمەڵایەتی دروستکەین بۆ قوتابیەکانمان لە ناو زانکۆ. بەڵام مارک زۆکەربێرگ ئەو فکرەی بردووە ماوەیەکی زۆر خەریکی محکەم و ئەو شتانە بوونە تا یەک لابۆتەوە کە وانە ئەجا ئەو تەنها بۆ ئەو زانکۆی دروستکراوە هارڤارد لە 24 ساعتدا تقریباً 10,000 کەس 10,000 قوتابی توانیوێتی خۆی ڕجستەرکە خۆی تۆمارکە. دوای ئەوە بەرەبەرە گەورە بووە و زانکۆکانی تریش هاتوونە پاشان چەند ساڵێک دواتر بۆ هەموو کۆمەلگای بۆ هەموو جیهان بەردەست بووە تایبەت بۆ بە قوتابیان پێشتر. بەڵام وای لێ هاتووی تر بیرۆکەکە گەورە بووە و چەندین بیرۆکەی تریان هێناوە بۆ نمونە دوای ئەوە ئەپی گەیمینگ و ئەو شتانیان هینایە و مەسائلی ڤێرژنەچکە لە بۆ قوتابیانی بڵێن ئامادەی و ناوەندی بڵێن تایبەت بە قوتابیانی ئامادەی بێتن. ئیتر بەرەبەرە ئەو فکرانە گەورە بووە. ئێستا تقریباً ژمارەی بەکارهێنەرانی ئەکتیڤ یوزەرەکانی پێدەڵێن ڕۆژان ینی با بڵێن 2 ملیار و نیو ڕەتیدایە بەربڵاوترین نزیکە 1 لەسەر 4 دانیشتوانی زەوی بەکارهێنەری فەیسبوکن. دوای ئەوەی تر فەیسبوک گەورەتر بووە ئینستاگرامی کڕیەوە واتساپی کڕیەوە ئەوانش ئێستا ئینستاگرام نزیکەی ملیار و بڵێن نیو کەمتر ئەوها یوزەری هەیە کەواتە فەیسبوک تقریباً 2 هەندیوی یوزەری هەیە پاشان کە گەورەتر بووە. بەڵێ مامۆستا شەماڵ لە نێو هەموو ئەو پلاتفۆرمانەی کە لە سوۆسیال میدیا هەیە کامەیان کاریگەرترینە و جیاوازی فەیسبوک لەگەڵ پلاتفۆرمەکانی دیکە چییە؟ ئاین چ شتێک لە فەیسبوک هەیە لەوانی دیکەدا نییە؟ من پێم وایە هەر تۆڕێکی کۆمەڵایەتی بۆ مەبەستێک دروستکراوە. ئێستا ئەگەر بێت و مقارنەی بینی لینکدین بکەین لەگەڵ فەیسبوک لینکدین دەتوانین بڵێن سیڤیەکی ئۆنلاینە مەبەستی لینکدین جیاوازە لەگەڵ مەبەستی فەیسبوک هەرچەندە دەتوانین فەیسبوک ژوا بەکاربێنی بەڵام ئەو خەڵکەی دەچێت بۆ فەیسبوک بۆ هەدەفێککە دەڕوا ئەوەی کە دەچێت بۆ لینکدین بۆ کار و هەلی کار و بۆ با بڵێن کۆنێکشنی پرۆفشناڵ ئەو بە ئینگلیزی خەڵکێک کە لە شوێنێک ئیش دەکا ئەتو سیڤی دەبینی لە ڕێی پلاتفۆرم لە ڕێی پرۆفایلی ئێوە دەزانی ئەوە چیش دەکات چی خوێندووە و ئامانجی چییە بە تەمای چییە
لە زۆرە کارێک دەگەڕێ هەموو ئەو شتانی لە لینکدین بەردەستە بەڵام لە فەیسبوک تۆڕێکی کۆمەڵایەتیە بۆ هەموو کەسێک هەر کەسێک مۆبایلێش پێ بێت وایە ئەپەکەی داونلۆد کە ئەکاونتێک دروستکە بێتە سەر فەیسبوک و بە کەیفی خۆی بنووسێ لە بواری سیاست بێ لە بواری ئیشکردن بێ لە بواری بڵین هەر کارێک بکە و کەسە دەیکاتن جیاوازیەکان وەکو باسم کە هەرێک ئەو بۆ مەبەستێک دروستکە ئینستاگرام مەبەست شێوازی پۆستکردنی جیاوازە ئەو خەڵکانی کە لەوێن جیاوازن بۆ منە تیکتۆک جیاوازە لەگەڵ فەیسبوک ئیتر تویتر بەو شێوەیە کە ئێستا بۆتە ئەکس هەر کەسە و بڵێن هەر سوۆشال میدیایەک هەدەفێکی خۆی هەیە ئامانزێکی خۆی هەیە و یوزەرەکان کە دەچن بۆ پلاتفۆرمانە لە ڕێی ئەو ئامانزەی کە پلاتفۆرمەکە بۆی دامەزراوە ئەویش خۆی یەکلا دەکاتەوە کە چی دەوێت لەو پلاتفۆرمە زۆر باشە مامۆستا شەماڵ فەیسبوک وەک ئەپەکانی دیکە یاخود وەک پلاتفۆرمەکانی دیکە زۆر زار خەڵکانێکەیە سوودی لێ دەبینین بۆ هەلیکار ئەنی سەرەتا وەکو خۆت ئاماژت پێدا ئەو چیرۆکی دروست بوونی لە زانکۆیەک بۆ چەند قوتابێک پاشان بۆ زانکۆکانی دیکە پەڕیەوە بۆ ئەمریکا و بۆ هەموو جیهان ئێستا خەڵکێکی زۆر هەیە سوودی لێ دەبینی بۆ دۆزینەوەی هەلیکار خەڵکێکی دیکە هەیە بزنس تێدا دەکا هەیە ڕیکلام و مارکتینگ و هەموو ئەمانە لە سوۆشیال میدیا دەکات تا چەند فەیسبوک بەراورد بە پلاتفۆرمەکانی دیکە بۆ دۆزینەوەی هەلیکار بۆ بزنسکردن پلاتفۆرمێکی گونجاو باشە زۆر باشە پرسیارە لەوانەیە زۆر کەس حەزی لێ بێ وەڵامەکەی بزانێت پلاتفۆرمێک باشە بۆ هەلیکار ڕاستیت پێ بڵێم ئەتوو ئەگەر بە شێوازی تۆپ ڤیو تەمەشای بازاڕی ئیش بکەی لە کوردستان ئێمە ئەوەندا هەزاران هەلیکارمان نییە تاوەکو لەو پلاتفۆرمانە بتوانین بە ئاسانیشت دەستکەوێت ئێستا حالیان لەم وەختەی من تۆ قسە دەکەین لەوانەیە 20 هەلیکار هەبێت لە هەموو هەولێر لەوانەیە با بڵێن 50 هەلیکار هەبێ چەند کەسمان هەیە ساڵانە تەخەڕوج دەکا ئەو هەلیکارانەی کە بەڕایی خۆم کە بڵاو دەکرێتەوە زۆربیان بۆ بەدەستهێنانی وەکو ڕیکلامێکە بۆ شەریکەکە کارمەندێکمان دەوێت لە فلان کۆمپانیای فلان کارمەندێکمان دەوێت لەو بوارە هەندێکجار بۆ ئەکتیڤ بوون لە هەموو پلاتفۆرمەکان بڵاو بێتەوە ئیتر ئەو کۆمپانیای وەکو ڕیکلامێک دەناسرێ ئەو کۆمپانیای فلانە و یەکێکی دەوێت دەکەوێتە سەر زاران ئەگەر نا چەندین کۆمپانیای بڵێن نێوەنگیری دۆزینەوەی کار بۆ کاندیدەکان دەتوانێت لە ڕێ ئەو کۆمپانیایەوە تۆ کاندیدی باشە دەستکەوێت یاخود چەندین پلاتفۆرم هەیە کە یارمەتی خەڵک دەدەن بە بێ بەرامبەر یارمەتی خەڵک دەدەن کە ئیش بدۆزرێتەوە هەندێک پلاتفۆرم هەیە لە فەیسبوکوانە گروپشیان هەیە فاین جۆبس ئین کوردستاندا بێنم خۆش خۆبەخشن و زۆر ئەکتیڤ و کارانە کاک عومەر و کۆمەڵێک هاوڕێنە میوانی ئێمەش بووینە ینی من خۆشم دەرفەتی باشیان دۆزیوێتەوە بۆ گەنجان من خۆشم کە کێشەیەکم بینی ویستم حەلیکەم ئەوی ژەوە بوو کە زۆر کەس لە CV دەگەڕێ نایدۆزێتەوە لە کارمەندی باش نادۆزێتەوە بۆ منە گرافیک دیزاینەرێک دەوێت باش و بە ئەزمون بێ زۆر دەگەڕێ زۆر پرسیارەکەی نایدۆزیتەوە بەڵام ئەمن بانک ئۆف CV یەکەم دروست کردیە هەر کەسێک بتوان خۆی ڕجیستەر کا CV خۆی دانێ نزیکەی هەفتە ڕکروتەرش ئەکاونتیان هەیە لە هەموو کوردستان و عێراق بڵێن ڕکروتەرن ئەوانە کە لە دوی کارمەند دەگەڕێن لە دوی CV دەگەڕێن ئەکاونتم داینێ بەبێ بەرامبەر بڕۆن لۆخان ئەو سیڤیانە بدۆزنەوە و کارمەندەکان هێد هەنت بکەن پێدرێن هێد هەنت ینی یەکسەر وەریانگرن و ئیشیان لەگەڵ بکەن ئەو شێوازە ئیشکردنەیە بەڵام وەکو باسم کرد ئەو ئیشکردنە لە ڕێو پلاتفۆرمان لە ڕێی سوۆشال میدیاوە ئەس دەکەم لینکدین باشترە زۆر باشە فەیسبوک لە سەرەتاوە تاوەکو ئێستا هەوڵی داوە چاودێرێکی توندی بە کاربەرانی بکە و سکوریتێکی باشتر دابنێ ڕۆژ بە ڕۆژ و ساڵ دوای ساڵ بەڵام لەگەڵ ئەوەی کە هەوڵی هەیە بۆی سکوریتەکەی زۆر بەهێز و باش بێ لەمان کادا هەندێک حاڵەتی ئەو ڕوودەدا کەسێک بڕواتە پرۆفایلی کەسێک دیکە هاکە ناوی لێ دەندرێن هاک بەڵام پێم وایە هەندێک جار دەگوتری ئەمە هاگنیە و کەمی ئاستی ڕۆشنبیری بەکارهێنەرەکەیە چارەسەر بۆ ئەمە چییە؟ چی بکە ئەو کەسێک کە فەیسبووکی هەیە هەرێکێکمان بینەران ئێمە کە فەیسبووکمان هەیە بۆی بتوانین باشتر چاودێری فەیسبووکەکەمان بکەین خۆی هەر سیستەمێک خۆت بە ئیمێل و بە پاسوەردێک ڕجستەر کرد و ئەکاونتێک دروست کرد ئۆنلاین بەتەنیا پاسوەردی و پاسوەردی یوزەرنێمەکە کافی نییە بۆ پاراستنی ئەکاونتەکەت شتێکی ترێ پێ دەڵێن تو فاکتەر ئۆتەنتیکیشن ئەوەی کە بە SMS یاخود موبایل ئەپەکەیە پێ دەڵێن ئۆتەنتیکیتر گوگل ئۆتەنتیکیتر یا مایکرۆسۆفت ئۆتەنتیکیتر
کە ئەوانە سێتەپ دەکەی بە پاسوەرد داخل بووی خۆی داهات و داوای بۆ ئەو کۆدە مۆبایلەکەت. لێ دەکات ئەو خۆی دەوی ببڕین ینی هیچ ئێستا زەرورە لە هەموو سیستەمێکدا ئەو شتە هەبیت ناوی تەنها بە ئۆنلاین لۆگین بین و پرۆفایلمان بکەوتە بەردەستی خەڵکی ئەوە لەو لایەنەوە دەتوانم بڵێم دەبێ هۆشیاری پەیدا بێ کە ئەو کۆدە زەرورە دابنرێ ئەو تو فاکتۆر ئۆتەنتیکیشنە هەندێک جار بۆ نمونە لەم ئەخیرە واتسەپ زۆر کێشەی بۆ دروست بوو زۆر کەس گوتیان هاکرا هەندێکیان هاک بوو ڕاستە لەبەرەوەی سکیوریتی خوان بەو تو فاکتۆرەوانە دانە نابوو هەندێکیان وانە بوو هەندێکیان بەس سکیوریتی چێکاپ بوو کۆدێک لۆ داهاتەوە لە واتسەپی یاخود لۆگ ئاوتی دەکردی لە واتسەپی بۆی ئەو سکیوریتی چێکاپی بکەیت تو فاکتۆر ئۆتەنتیکیشنەکە دووبارە داخل کەیتەوە بڵێن ئەوە خۆتی ئەو کەسەیە کە داخل دەبی و هەروەها فینگەر پرینتش ئێستا زیاد بووە دەتوانین بە فینگەر پرینتش وای لێ بکەی واتسەپی تو بەس بە فینگەر پرینتی خۆت ینی پەنجەمۆری خۆت بکرێتەوە ئەم سکیوریتیانە کە زیاد دەبێ ئەم فیچەرانە کە زیاد دەبێ زۆربەی ئەپەکان نۆتیفیکیشن لۆ دەنێرن دەڵێن سکیوریتی خۆت چێک بکەوە چەند خوتووەکە پێت دەڵێ 1 2 3 تەواو ئۆکەی ئێستا تو پارێزراوی ئەگەر ئەمانە هەمار بکرێ بێگومان بە پاش دەکەوی هاک دەکری باشە لە پلاتفۆرمەکانی فەیسبوک هەواڵی جیاواز هەیە دەستگا میدیاییەکان هەمویان تێدا پەیجیان دروست کردووە و ڕۆژانە هەواڵەکانی خۆیان چالەکیەکانی خۆیان هەموو ئەو بابەتانەی کە خۆیان هەیەە تێدا نمایش دەکەن و دەگوازنەوە بەڵام لە پاڵ دەستگا فەرمیەکان هەندێک پەیجی دیکە هەنا کەس نازانی چێ ئەمانە ڕۆژانە خەریکی دانانی ڤیددیۆ و وێنە و بڵاوکردنەوەی هەواڵ و زانیاری هەموو ئەمانە چۆن خوێنەر یاخود بینەر بەکارهێنەر بتوانێت هەواڵێکی ساختە لەگەڵ هەواڵێکی دروست لێک جیا بکاتەوە چۆن بزانن ئەم پەیجێکی معتەبەر و ناسراوە ئەوش پرسیارێکی زۆر گرینگە چونکە فەیسبوک بەجددی من لێ بێزار بوومە من تاوان فۆڵۆوی زۆر شت ناکەم مەسائلی ئەو پەیجانەی باس دەکرد ئەم لە 2016 مەسە فەیسبوک ئەم بخۆ زانین لە 2004 دروست کرایە لە 2005 من لە زانکۆ بووم 2009 تەخەرزم کرد دەبا وەکو تەڵەبەکانی تری زانکۆ فەیسبوک مەبایە بەڵام من دەمزانی ئەمە کاتکوشتێکی زۆری تێدایە منش لە تەمەنێکم پێویستەکە زۆر شت فێر بم هەتا وەکو شتش فێر نەبووم شتم دروست نەکرد و بەرهەمم نەبوو نهاتمە سەر فەیسبوک کاتمە سەر فەیسبوک ئەنجا چی بڵاوکەمەوە چی شێکەکەم من چ بەرهەمێکم هەیە چ پرۆژەیەکم هەیە ئەوانە بڵاوکەمەوە دوای ئەوەش ئەو هەواڵ و پەیجانێک کە باست کرد هەر هەمووی ئەنفۆڵۆ هەمووشی دیارە ینی تەمەشاتەکەی سەر فەیسبوک پەیدا بۆ ڤیددیۆیەک دروستەکە گرافیک دیزاینەرێکێنە ڤیددیۆ ئیدیتەرێکینە منتاژێکی جوانی کردە یەک دنیا جوون و شتی خراپی تێدایە بەڕاستی ئەوە کاریگەری لە دەرونی هەموو کەسێک دەکات ینی دۆزینەوەی جیاکردنەوەی پەیوەستە بە ئاستی ڕۆشنبیری ئەو کەسە هەموو شتێک لە بەردەستە ئێستا بەس چۆن بتانی تەسیر لە دەرونی خۆت نەکە بەجددی سوۆشال میدیا بەس سوۆشیال نییە ینی هەن ناوەکەی سوۆشال میدیا بەس بەخۆی سوۆشیال نییە بەعکسەوە دوورت دەکاتەوە لە خەڵک لە ڕێ ئەو پلاتفۆرمانەوە تو زۆر هۆگر دەبی لەو ئەپانە داخل دەبی هۆگر دەبی دادەبڕێت لە جیهانی دەوروبەرت کە ئێمە کۆمەلگایشی سوۆشیاڵین کە یەکتر دەبینین و بڵێن کۆمەلگاکەمان تێکەڵە بەڵام بەهۆی ئەو تۆڕە کۆمەڵایەتیان ئێمە لێک داماوەسە شەماڵ هەست دەکەی دوو کەسایەتی و سێ کەسایەتیش بۆ مرۆڤەکان دروست دەکات بەڵێ ینی سیر دەکەی پەپولەیەکی جوان مرۆڤێکی پاک پیاوێکی بێبەرژەوەندی پیاوێک ینی هەر چۆن پێناسەی دەکەی وەسفی دەکەی هەرکەمە ئەمە لە پرۆفایلەکەی بەڵام کە لە دەرگەی ماڵەوە هاتیە دەرەبینیت مرۆڤێکی دیکە دەبینی بەڕاستمان ئەو سوۆشال میدیار کە هەم کەس خۆی هەوڵدەدا خۆی جوان دەربینی خۆی لایەنە باشەکانی خۆی دەربینی ئەو ئیجابیانەی خۆی دەربینی بەڵام وەکو باسم کرد ئەو سوۆشال میدیایانە ینی بێزاری دروست دەکات ئیدمان دروست دەکات زۆر مشکلی ئەلگۆریتمەکشی هەیە تو تەماشای چ بکە هێرەوانە دیتۆ پێشت چی لایک بکەیت کۆمنت بکە هێرەوانە دیتۆ پێشت زیاتر نغرۆ دەبی زۆر باش مامۆستا شەماڵ زۆر سپاس بۆ تۆ ئەم بەیانیە لەگەڵ مامەوەی سپاس بۆ زانیاریەکانت خۆشحاڵ بین زۆر